ئەلو چاک قوتارم کردی خوا تۆ بۆ وا ئەەکەیت وازم لێ بێنە تکات لێ یەکەم کاروان وازم لێ بێنە وازت لێ نایەنم هەتا ئەو شتەی پێم گوتی نەیدی ناتوانم کاروان تکایە وازم لێ بێنە ناتانی ئاخر دوایە تێت دەگەێنم کە دەتانی یان ناها ئازوچی پێم گوتی ئەوڕۆ سەعات 3 دێ هەمان شوێنی کە یەکتری تێدا دەبینین تێگەیشتی؟ دیسان چیتەوێ کاروان خۆت دەزانی باوکم نایڵێ لە ماڵ بێمە دەرەوە تکایە واز بێنە ناتانی؟ برێ دەچمە لای هاوژینی برادەرم بە خۆت نازانی هاوژین مێردی لە بۆ کچەکەی دیتیتەوە؟ چەند بێویژدانیت ئەمن لە مێژە ویژدانم نەمایە گوتم وەرە و تەواو باشە خۆت لەگەڵ هێوی بەبێ پرسی باوکی قەت نەدەچوە دەرەوە بۆیە تەلەفۆنی بۆ باوکی کرد و بە پێی خۆی بەرەو لای کاروان ڕۆشت و نەیدەزانی چ چارە نووسێکی خراپ چاوەڕێی دەکات چیتەوێت وەردانی شەکتی جوان چیتەوێت دانانیشم دانیشە چی بوو؟ وێنەکانت پێ نارد؟ نەخێر خۆم داوام لێ نەکردووە دەزانێت تو مەشتی پشیلەت هەیە زوو شتەکان لە بیر دەکەیت باشە با منیش بە بیرت بینمەوە تۆ نەدوت ڕۆژم کردوێتەوە ئەوە چییە کاروان ڕاستە من گوتم ڕەشی دەکەمەوە مۆبایلم بەرێ نادەمێ من گوتم ڕەشی دەکەمەوە وایە ئەوە لە مۆبایلەکەیت کەم بوو لۆ زانیاریش سپرایزەشکەم هەموو وێنەکانتی تێدایە تکایە کاروان واز لە ژیانم بێنە خوا وازم لێ بێنە چۆن ژیانی منت تێک داوە ژیانی ئاراستی شتێک مەدا من نایناسم تەنها ناوم بیستووە بەڵام ژیانی منت تێک داوە من نامەوێت ژیانی کەسێکی تریش تێک بدەیت تکات لێ یەکەم وێنەی ئاراسم بۆ بنێرە ئەو کاتەمیش هەموو وێنەکان ڕەش دەکەمەوە تکایە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە چۆن ژیانی منت دوێران کردو بۆ تەوێ ژیانی ئەو کوڕە ژوێرانکەی وازم لێ بێنە تکات لێ یەکەم تکات لێ یەکەم تکات لێ یەکەم ئاراس باوکی کەسێکی دەوڵەمەندە بەقەدەر 1 شاخ دۆلاریان هەیە با بەقەدەر 1 دنکە زیخ ئیستیفادەی هەبی لە بۆ من تکات لێ یەکەم لێت ئەپاڕێمەوە وازمان لێ بێنە خودا پێیداوە ئێمە چی بکەین بە حرام پەیدای کردی خوددام حاسەبەی لەگەڵا کات کە بە حرامی پێیای کرد بەیان بە حەڵاڵی دیساوانەیە ئەخلاق بە من مەڵێەوە باشە کەواتە ڕسمەکانت بڵاو دەکەمەوە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە هەڵەیەک بوو کردم وازم لێ بێنە بۆ واکەیت بەسیکە خەڵەکەم لە دەورمانە حەیامان دەچێت هێوی قوربانیەکە لەو سەدان قوربانیەی کە بە دڵێکی پاک و پڕخۆشەویستی دەکەونە داوی ئەو کوڕە بێویژدانانەی کە سەرەتا دڵیان دەبەن و دواتر لە پێناو حەزی شێتانەی جەستەیاندا هەڵیان دەخەڵەتێنن کە تازە ئەوان بۆ یەکن و بۆ یەکچان سۆز و شەهوەت بەسەریان زاڵ دەبێت و باوەڕ بە قسە بریقەدارەکان دەکەن و پشت لە خودا و دین و بەها جوانەکانی خێزان دەکەن بە پێی خۆیان دێنە نێو گێژاوێک بەڵام دەرچوون لی زۆر ئەستەما کاروان یەکێکە لەو جەلادانەی کە هێوی کردووە بە کۆیلە و دەیەوێت پارەی پێپەیدا بکات بۆ 2000 کاروان پێیوت دەبێ قسە لەگەڵ ئاراز بکەیت و وێنەی نەشیاوی لێداوا بکەیت و وێنەکان بۆ من بنێریت ئەو کات وێنەکانت دەسڕمەوە ئەگەر نا وێنەکانی تۆ بڵاو دەکەمەوە ڕازی دیان نا ئێستا پێم بڵێ ڕازیان وێنەکان بڵاوکەمەوە ڕاستیم ئەیکەی پێم دەگا
ئێستا ئێستا بەخوای گەمژەی لەو کەشە کەس بێنێت بۆ دەنێرێ پێویستە بچێ ماڵەوە بە ئیسراحەت وێنەکانم بۆ بنێرە من دەڕۆم